ئەزیزان سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش هیواخوازین کە هەینێکی خۆشتان بەڕێ کرد بێ. ئەزیزان پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە پانۆرامای میوانەکانی ئەم هەفتەیەمان. کاک مەریوان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵین کە میوانە لەگەڵمانی. منیش هەروەها زۆر سپاس. پێت بڵێم کاک مەریوان یان کە حەمەدایر؟ وەڵا بە دڵی خۆت. حەزەکەی بە کامیان زیاتر باڵ؟ تازە وین بە دوو ناو هەر کامیان بێ خەریکە ئەسڵێگە بیرەچێتەوە. مەریوان باشترە. باشە کاک مەریوان گیان خۆشحاڵین کە میوانە لەگەڵمانی. کاک مەریوان لە بەشی نواندنی تاو کردووە. بەشی دەرهێنان ببوورە بەڵام چی وای لە ئەو کرد کە نواندن هەڵبژێرە زیاتر؟ ئێمە کە پەیمانگای هونەرە جوانەکانمان تاوا کرد ئەو جیاوازیە لە سیستەمی پەروەردەیەکە تەسەورەکەم جیاوازێکی ئەو تۆ بێ بەڵام بۆ من جیاوازێکی نەبوو هەر لە نواندن بێەوە لە دەرهێنان بێ هەمان ئەو پەیڕە و پرۆگرامەی هەمان ئەو دراسەی کە لە نواندنیژە خوێنرا لە دەرهێنان بە زیاترەوە خوێنرا بەڵام هەندێ وانەمان جیاوازی هەبوو وەکلەوەی کە وەکو نواندن بەشداری کارنامەی دەرچوونی خوێندکاران یان خۆمان نواندنمانەکرد لە کارنامەی دەرچوونی خۆمان و ئەوانی تریش کە لە لقی دەرهێنان من وەک من هەڵەسان بە ئامادەکردنی کارەکە و ئەکتەرەکان هاوڕەکانی تربوون لە نواندن وەکو ئەوەی کە جیاوازی هەبێت بۆ من جیاوازێکی ئەوتۆی نەبوو بەش بە حاڵی خۆم پێش پەیمانگای هونەرە جوانەکان لە زۆربەی چالاکی قوتابخانەکان و ئەو کاتی کۆڕاڵی شانۆوانە من هەر بەشدار بووم هەر نواندنم کردبوو بەڵام کە هاتی نێرە وتم با ئیخراج بخوێنین بزانین هونەرەکەی ئەموو جیاوازیەکانی ئەوانی ترچیە جیاوازیەکان شتی کەمن ینی شتێکی ئەوە زەق و زۆر نین کە بڵێ لە نواندنە ئەمە هەیە لە دەرهێنانە ئەمەی تر نییە هەردووکیان تەمان هەر ئەو بەشانە ئەمەی بۆ خۆی یەک بەشن بەڵام کە جیاکرێنەوە هەندێوانەی کەمە کە جیاکرێتەوە گەر بچینە تەفاسیلە لەوانەیە کاتی زۆرتری بێ وەکو هێڵکاری دەرهێنانیان خەتە ئیخراج کاتی ئامادەکردنی نمایشێک و شانۆیەگووە تۆ کە لە دەرێنانی ئەبیتە بەرپرسی یەکەمی ئەو ستافەی کە ئیشێکی شانۆیی کارێکی دەرێنان بۆ شانۆیی یەکەکەی ئەمانە لە لقی دەرێنان ئەکرێ بڵم ئەرکەکەی قورسترە و ئەرکێکی زیاتر لەسەر شانە بۆی کە کۆمەڵک لە هاوڕێکانتان یان لەوانی کە لە نواندنن چاوەڕێی ئەو بەرهەمان یان چاوەڕێی ئەو بیرۆکەیان کە تۆ لە شانۆیەکە پێشکەشیانی بکەیتەوە. بەڵێ ینی بە گرنگی ئەزانی بەڕای تۆ لە بەرەوەی کاتۆ دەرهێنانت خوێندووە ئەگەر کەسێک بیێت کارێکی نواندن کە و ئەگەر سەرکەوتوو بێت بۆ ئەوەی چۆن ڕاگەن کارێک پێویستە کات نواندنێکی باش بزانێت ئەگەر کەسێک ئەکتەرێکیش نواندن بکات دەرهێنان باش بێت ینی شارەزای هەبێ لەسەری من لە نواندن کەم ناکەمەوە ئەفزەڵی یان زۆری دەرهێنان نایەمەوە بەسەر نواندنا بەڵام دەرهێنان کە تۆ دەرهێنان بخوێنیت ئەبێ بە باشتر لە ئەکتەرەکان نواندنیش بزانیت لە بەرۆی کە تۆ کاتێک پرۆڤاکەیت و ئەوانە هەرچەنەوە ئەکتینی ئەکتەر کە تۆ کاتێک دەی کارکتەرێکگەی بە کەسێک کە ئەکتەرە دێت خۆی بە باشی بۆ ئامادەکە بتوانێت کە ڕۆڵەکە بە باشی بگەڕێ ئەمە خودی خۆیەتیان ئەو جەوەی کە لەو کاتا بۆیە خۆڵقێ بەڵام کاتێک کە تۆ دەرهێنەری بەشکی ئەتۆ پرۆڤە بە ئەو کەساکەی کە نمایشەکەت یان ئەکتەرە لە لات نمایشەکەت بۆکە بێ خۆت لەو باشتر ئەکتین بکەی اینجا بتانی ئخراجیش بخێ یان دەرهێنان بکەیت. کاک مەریوان ماوە چەندێکە دەستە کردەوە بەکاری نواندن؟ ئێمە ئەو کات لە خوێندنگا هەر لە ساڵی 2005 پێم وابێت لە کۆڕاڵی شانۆیی بەشدار بووین هەندێک کۆمەڵی گەنجی حەڕوک بووین ئەو کاتە بۆی کاری ڕێکخراوەیمان لە ناو ڕیزەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەو کات کە کارمانە کرد و چالاکی هونەریشمانە بوو کۆمەڵێک هاوڕێ بووین بەداخەوە میان دابڕاون وابزانم بەس من مامەتەوە ئیتر ئەوان هەریەکەیان بۆ خۆیان خەریکی سیاسەتن خەریکی کاری ترن و کاری ڕێکخراوەین بەس ئێمە ئەو کات ساڵی 2005 بوو دەستمان پێکرد یەکەم تیپی شانۆیمان دامەزران بە ناوی تیپی شانۆی نڤار ئەو کاتە دەستمان بە چالاکی کرد و مۆڵەتمان لە ئیدارەی خوێندنگاکە بەڕێوەبەر و ئەوانە وەرەگرت و لە بۆنەکانە بە تایبەت بۆنە نیشتیمانیەکانی وەکو هەڵەبجە و ئەنفال و بۆنەکانی شادی وەکو نەورۆز و یادەکانی کۆمەڵی خوێندکاران لە 26 چواری هەموو ساڵێک ئێمە بەردەوام چالاکیمان هەبوو و ئەمانتوانی چالاکی هونەریمان هەبێ و گۆرانی وتن و شانۆیشمان هەبێ. ئەو خاتونەش خات و داستان سەباح خاتونگیان بەخێر بێت. زۆر داستانگیان باشی؟ زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کامڕۆ لەگەڵمانەوەی. زۆر سپاس بەیەوە. زۆر سپاس.
داستانوک و ئاماژەم پێکردۆ بە شێوکی ئەکادیمی وەکو بڵێ کا پەیمانگەی هوەرە جوانەکان یا خودت بەشێکی هوەری نەخوێندووە ڕاستە کە هوەری زەخرەفەش خۆ یەکێکە لە هوەرەکان و هەروە زانیاری ئەوێ و هەروە کۆمەڵە گوردەکاری بە دوواداچوونی ئەوێت بەڵام تۆ بە حەز و خولای خۆت ئەم هوەرە هەڵبژاردووە بۆچی حەزت کرد بێتە ناو هوەری زەخرەفە و هەروە دەست پێ بکەیت؟ زۆر سپاس سەرەتا من زەخرەفە شتێ بوو کە زۆر حەزم لێ بوو نەخشە سەردا خۆی نەخشێکی زۆر جوانە لە لای من هیچ زانێرێکم لەسەری نەبوو بەڵام چی ئەم هوەرە سەرنجی تۆی ڕاکێشە جوانیەکەی حەزێک بوو پێم جوان بوو شتێکی جوان بوو بەلای منەوە بۆیە و دایمەش لە زۆر شتا کایبینم نەخشی زەخرەفە هەڵیە بژێرم ئەوم لە هەموو شتێک پێ جوانترا بۆ نمونە بۆ جلکا زەخرەفەی تیابیان لە دیوار و شتا یان هەنێکات لە کاشیە شتێکی جوانە بەلامەوە بێکوان هوەرێکی زۆر ساڵش ڕاکێشە و هەروە هەموو ئەو ڕنگانە یاخود ئەو هێڵکاریانەی کە لە هوەری زەخرەفایە هەمووی سەرنج ڕاکێشە و هەروە توانێت بڵێنێکێکە لەو هوەرانەی کە ئارامی بە مێشکیش ئەبەخشێت بۆ تۆش بە هەمان شێوە ئەمەیەکێک بۆ لە هۆکارەکان بۆی دەستکەی بە هوەرە چونکە کاتێکی باشی ئەوێت بۆی دابین بکەیت و هەروە تەرخانی بکەیت و خەریکی کێشانی زەخرەفێک بێگومان کاتێک کە تۆ ئەم نەخشە ئەکێشیت ئارامیەکەیا بە تۆ وا لە هەمان کاتا و کەسەش کە سەیریە کات کارەکانی تۆ بینێ بۆ ئەویش ئارامیەکەیا بە ئەویش و کاتێکی زۆر زۆریەوێت هەموو کەسێکی ژەتوانێ بیکات ئەوە نیە بڵێ شتێکی قورسەوە حاڵە بەڵێ هەموو کەسێک دەتوانێت بیکات بەڵام بامەرجێک کاتێکی بۆ تەرخان کات کاتێک سەر هەڵ بڕی لەسەری ئەبینی کا شتێکی زۆر جوانە کردووە با کاتێکی زۆر بەڵام شتێکی جوان لەبەرەوەی شتێکی زۆر وردەکاریە باشە تۆ سەرەتا بەچی دەستە پێ کرد یاخود سەیری چی دەکرد بۆی معلومات و زانیاری یاخود لەبەریا دروستکەیتەوە زیاتر لە یوتوب سێرمە کرد بەڵام شتێکی وانە بۆ کا لە بەری دروستی کەمەوە هەمووی با خەیاڵی خۆم کردومە و زۆر بەشیان لێگە چەند زەخرەفە هەنێک کاتی ژەتوانی بۆ نمونە ڕسمی کچێک دروستکەی بەڵام لە شوێی زەخرەفەیە بەڵام من ناتوانم یعنی من وێنەکێژ نیم ناتوانم ڕستم دروستکەم بەڵام متوانم نەخشەکان بکەم زەخرەفە دروستکەم باشە بۆچی تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە کە ئەم توانای خۆت دەربخەیت یاخود پێشانگاکی تایبەت بە خۆت بکەیتەوە زیاتر هەوڵ بیت کە بناسرێت وەکو ئاماژەم پێکرد و هەموو کارەکانە تایبەت بە خۆت هەڵکردو و هەروەهانیش هەنێکیشی کردو بە دیاری و یاختا بە هاوڕێیانت بەڵێ ڕاستیەکەی سەردا بیرم لێ نەکردبەوە کە یعنی بێمەم بوارەوە تەنیا شتێک بۆ حەزێکی خۆم بوو بۆ خۆمم دروستەکردی تر دواتر هاوڕەکانم بینیان داوایان لێ کردم زۆر ڕسمم دروست کردووە یاون بە هاوڕەکانم و ئیتر بەرە هانیان نام سەرنجی ئەوان چی بوو بۆ کارەکانت زۆر پێیان جوان بوو زۆر بەلایەنەوە جوانە شتێکی جوان بوو ئەمە کارەکانی داستانە کە لەسەر شاشەش بۆی بینەران بیبێنن دەستان هەوڵت داوە هەمیشە لەو کالە و زەخرەفانی کێشیم پەیامێکی لە پشتەوە بێت پێم خۆشاگە ڕوونکردنەوەی بێ لەسەر ئەو زەخرەفانەی کا بۆی بینەران ژیان ڕوون بێ بەڵێ ئێساوەی کە ڕۆشت ئەوە پەیامی پێکەوە ژیانە هەوڵم یاوە هەموو ڕەنگەکان بەیەکەوە کۆکەمەوە ئەمەشیان هەرتەنیا زەخرەفەیەکە ئەمانە ئەوانن کە کردومە ویاومە بە هاوڕەکانم ئەمانە لای خۆت نەماوە ئەمە لای خۆمە ئێستا زۆر کات دەتوانین ڕەنگی تیا بەکاربێنی بۆی نەخشەکان زیاتر دەرکەوێت زۆر کاتیش ڕەنگی تیا بەکار زۆر کات پێویست ناکە بەڵێ باشە داستان ئەمە ئەو بپرسم کە هەوڵت داوە زیاتر یاخود کە کاتێک کەسێک دەسەکات بە کارێک یاخودێتە ناو هوەرێکەوە ڕاستە سەرەتا زۆر بە سادە و ساکاری دەست پێکات تۆ بە ماوەی ساڵێکە خەریکی ئەم کارێت زیاتر هەوڵت داوە کە هەم داهێنانیش بکەیت لەم بوارە یاخود بەردەوام بە دوواداچوون و هەروە سێرچی زۆر بکەیت بۆ ئەم هوەرە بە بەردەوامی کار ئەەکەیت یاخود ماوە کاری لەسەرەکەیت و ماوەیەک ئەوەستیت نا بە بەردەوامی ناڵەبەرەوەی کاتم زۆر کەمە بۆی تەنیا و کاتانی کە کاتێکی کەمم هەبێت دەسەکەم بە ئەوە.
ئازیزان بۆ ئەم ئێوارەمان میوانداری بەڕێز پشتیوان هەڵەبجەیمان کردووە کە بەڕێزیان ڕۆمان نووسە تازەترین ڕۆمانی بە ناوی باخەوانی گوڵەکان بڵاوکراوەتەوە و ئەمانێت ئەمڕۆ باز لە ناوەڕۆکی ڕۆمانەکەی بکەین کا پشتیوان زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ گەلی کوردستان سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەناب بۆ ئەم داوەتە بۆ ئەم میوانداریە سپاسانەکەم سپاس بۆ گەلی کوردستان کە هەمیشە لە خەمی گەنجەکان و لە خەمی ئەدەبیات و لە خەمی کتێب و لە خەمی نووسینایە سپاس بۆم زۆر سپاس ئەمە خۆشحاڵین بەخێربەی سەرچاوان کاک پشتیوان گەورەت کردین و پیرۆزبایی کتێبە نوێیەکەشت لێکەین کاک پشتیوان لە نووسینێکتا بەرچاوم کەوت کە باز لەواکەی لە دوای 7 ساڵ چاوەڕوانی بۆچی 7 ساڵ چاوەڕوانی 7 ساڵ ئەتوانم بڵێم سەرەتا بڵێن چەند هۆکارێکیە بوو کە تاخیر بۆ ڕۆمانەکە خۆی هەموو نووسینێ هەموو کتێبێ هەموو شتێک کە ئەنووسرێت تاخیربوونی لە چاپ هۆکارێکی هەیە بەڵام ئەو تاخیربوونە ئەوە ناگەینێ کە بۆ نمونە لەو 7 ساڵیان من هیچی کەم نەکرد بێ یان دانیشتوم بە دیاریەوە یان بەڵام 7 ساڵ چاوەڕوانەکە بۆ بڵاوکردنەوەی ئەم ڕۆمانە بوو 7 ساڵ چاوەڕوانەکە بۆ ئەمە بوو بەڵام لەگەڵ چاوەڕوانی ئەمەیە دوو کتێبیکەم چاپ کردو دوو کتێبیکەم بڵاو کردوێتەوە بەڵام ئەمە هەم لەبەر قەبارەکەی تۆزێ زیاتر بوو هەم لەبەرەوەی کە دەستگاکان ئامادە نەبوون چاپیکەن لای لە شوێنێکیش دام نابوو بۆ چاپکردن نزیک بە 1-2 ساڵێ چاوەڕوانم کردنە ئەوە بوو کە جواب بکرێ بڵێ چاپ ناکرێنە ئەوە بوو کە چاپ بکرێ تر زیاتر تاخیربوونەکەی زیاتر پەیوەندی بەو دەستگایەوە هەبوو کە ئامادە نەبوو نە جواب باتەوە نە چاپیکە زیاتر ئەوە تاخیری کرد بەڵام لە ماوەی ئەم 7 ساڵیان ڕانەوەستاوم یان دانیشتم بە دیارەوە هەمیشە نووسەر ئیشی خۆیەکە هەمیشە لەگەڵ دەقەکانە لەگەڵ نووسینەکانی کە ئیشەکات ئیتر کێشەی نییە چاپیکە یەکێ لە هۆکارەکانی کێشی هۆکارەکەی ڕەنگە لە خۆما بێ هۆکارەکەی پەیوەندی بە تەمەڵی خۆمە بێ زیاتر ئەوەندە لە خەمی چاپکردنیان نیم زیاتر جوانترین کێتە سەر کتێبێک ڕەنگە ئەوە لە خیاڵی ئەوە نەبوو بڵاوکردوانین لە دڵنیای زیاتر ئیشی خۆمەکەم زیاتر ئەوەیە تۆ ئەنووسی زیاترەوەی نەکەی بەڵام چاپکردن بۆ ئەوە جوانە تۆ ئیتر لە خیاڵە ئاسوودەیە بێ چاپکردن یعنی گرنگەکەی لەوایە تۆ ئیتر دەستێ بەتاڵە بێت و ئەتوانی لە ئیشێکی کە ئیش بکەی ئەتوانی بۆ نمونە ئەو کتێبەکە چاپە بێ ئیتر بڵێ هێز و تین تەیاتیە جۆرە لە جۆرەکان واد لێ کا تۆ بڵێ هاانتەیە تۆ زیاتر بۆ ئەوە نووسی کە چاپ بکرێ کە چاپ نەکرێ کەمێ خاوە بیتەوە بەڵام کە چاپ بکرێ و بچێتە ناو خەڵکەوە بخوێنێتەوە زیاتر تۆ هانەدری بەتاکێت کاک پشتیوان ماوەی چەندێکە کە ئەم ڕۆمانەت بڵاو کردوێتەوە و لە کوێش بڵاوت کردەوە بەڵێ زیاتر حەزمووی ئاماژە بە شتێکی کێش بەم وەکو بڵاوکردنەوە نزیک بە 4-5 ڕۆژە چاپ کرا و لە سلێمانی بڵاو کراوەتەوە لە ئێستا ئەتوانین بڵین لە هەڵەبجە لە سلێمانی بوونی هەیە و لە داهاتووشە لە هەموو کوردستان لە هەموو کتێبخانەکان هەوڵ ئێنداینین بەڵام زیاتر بڵێن ئیشی ئەو شوێنەیە کە چاپی کردووە ئەو دەستگایی کە بۆی چاپ کردوم ئەوان ئەتوانن بڵێن ئیشتیا بکەن و لەکوێ بڵاویەکەن و لەکوێدایانیان زیاتر پرۆژەی گوڵیار بڵێن گروپی ڕۆشنبیری گوڵیار کە کاگێمن بەرزنجی ئیشی تیاکە و سەرپەرشتیەکە ئەوان چاپیان کردووە ئەوان سپۆنسەرین ئەوان کاریان تیا کردووە زیاتر مافی ئەوانە ئیشی تیا بکەن و سەرکەوتن کاک پشتیوان لەبەرەوەی کاماوەیەکی زۆرە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بە چەند مانگێک ئەتوانین مەزندەی بکەین کە هیچ واژوو لەسەر هیچ کتێبێک نەکراوە هیچ کۆبوونێک نەخراوە لە دوای ئەو دابڕانە زۆرەی خەڵکی لە بڵاوکردنەوە بە نمونە کە نووسەران یاخود هونەرمەندان بەگشتی بۆ بەرهەمەکانیان بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان پێشوازی خەڵک چۆن بوو پێشوازی خەڵک خۆی عادەتەن بڵێن لە ئێسەیە لە ئێستا بەهۆی جیهانگیری و بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی ئەم ڤایرۆسەش کە هاتووە زیاتر بڵێن خوێنەر کەمێک سارد بۆتەوە خوێنەری پارتووک کەم بۆتەوە بەڵام دەقی جدی دەقێکە جوان بێ لە هەموو سەردەمەکانە لە هەموو کاتەکانە خوێنەری خۆی هەیە و پێشوازی خۆی هەیە بەڵام بۆ ئەوەی کە دڵنیابین ئایا ئەم ڕۆمانە چۆن پێشوازی لەکرێ ئەتوان بڵێم جارێ زووە بۆ ئەوەی کە هیچ بڕیارێکی لێبین پێویستە هەموو دقێک پێویستە چەند مانگێ یان نزیک بە ساڵێ چاوەڕێی خوێنەرکە لە دوای ئەوە ئەتوانی تۆ ئاماژە بۆ بێ ئایا پێشوازیەکە چۆن بووە چۆن نەبووە بەڵام بۆکو ئەوەی کە ئەو دەستخۆشیانێکی بۆ ماتووە ئەو ڕسالانێک وەکو دەستخۆشی وەکو پیرۆزبایم لێکراوە لە ئێسێشا بەم کاتەکەمە
وەکو پێشوازێکی باشی لێکراوە و پێی دڵخۆشم بە ئەو پێشوازێکە لێکراوە لە ئێستا هیوای سەرکەوتنە بۆ خوازین کاک پشتیوان جامێ بێنێ سەرباسی ڕۆمانەکە و لە سەرەتاشە بە ناوی کتێبەکە یاخود ناوی ڕۆمانەکە دەست پێکەین بۆ ئەم ناوەت هەڵبژات بۆ باخەوانی گوڵەکان مەبەست لە ئەو ناوە چی بوو؟ خۆی ڕۆمانەکە بڵێن عادەتەن ئیشکردن لە ڕۆمانەکەیە کە ئەو ناوەڕۆکە کە بۆی دانی پەیوەندی ئەو ناونیشانەی بۆی دانین پەیوەندی بە ناوەڕۆکەوە هەیە ئەو ڕۆمانەی کە لەسەر چی ئەدوێ ئەو ڕۆمانە ئیشکردنە لەسەر چی زیاتر ئەو ناونیشانەیە کە دانرێ ئەبێ ڕەبتێکی هەبێت بە ناوەڕۆکەیەوە ناوەڕۆکی ڕۆمانەکەی منیش کەواتە کە باسی ناوەڕۆکەکەیمان کرد ئەو کاتان ناوەکەمان بۆ ڕوونەبێتەوە بەڵام جارێنە باسی دیزاینی بەرگی کتێبەکە ئەکەین کەسایەتیەک لەسەر بەرگی کتێبەکە هەیە ڕوون نییە ئایم کەسایەتیە خانمە یاخود پیاوە بۆچی ڕوون نییە لەبەرەوەی لە جیاتی دەموچاوی کەسایەتەکە پەنجەمۆرێک دانراوە بۆ وەکو ئەوەی کە ڕوون نەبێ تقریبان کەمێ ڕوونە پیاو بێ یانی جلو شێواز و شتەکەی تقریبان لە پیاو ئەچێ بەڵام بە جوانی ڕوون نییە بەڵام ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە دیزاینێکە بە خۆشحاڵیەوە کاک ئومێد محەممەد کاک ئومێد محەممەد بەڵێ کاک کە دیزاین خۆشەویستیمان بۆ کاک ئومێدەیە دەستخۆشی لێکم سوپاسێکم دیزاینێکی جوانی کردووە ئەو زیاتر ئەی خوێنێتەوە زیاتر کە ئەینێری بۆ دیزاینێکە دیزاین وەکە خۆت ڕێەکەوی لەگەڵی پێڵێ کە حەزم لە چ شێوازێکی دیزاینە بە چ شتێ بکرێ بەڵامێتە دوای ئەو ئیشی تیاکە ئەو ئەزانین ناوەڕۆکی ڕۆمانەکە بۆ منە بڵێن ئەو ڕۆمانە لە چی ئەدوێ ئەو دیزاین و ئیشی خۆیەتی ئەو تێئگا چی جۆرە وێنەیەکی بۆ جوانە چی جۆرە دیزاینێت چی جۆرە شێوازێ لە ئیشەکەیەت. بۆ ئەمڕۆ دوو میوانی زۆر ئازیز و خۆشەویست لەلامانە لە ستۆدیۆ کە دوو هونەرمەند دوو هاوڕێ دوو شانۆکار کە ساڵانێکی زۆرە خزمەت بە هونەر و هەروە بە شانۆی کوردیەکەن و هەروە کارەکانیشیان شایەتیەوادەن کە هەمویان کاری زۆر جوان و ناوازە بوون و هەروە جێپەنجیان دیارە لەو بوارەدا ئەوانیش کاک خافۆر عەبدوڵڵا و هەروەها کاک عوسمان محەممەد بەخێر بن سەر چاوانمان زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بوون و هەروەمی ئاماژە بۆش بکەم کە ئەم دوو هونەرمەندە ئازیز و خۆشەویستە کە بەهۆی ئەوەی کە چەند ساڵە کە کاریان کردووە هەروەها ماندوو بوون وەکو دوو کارمەند یاخود دوو هونەرمەند لا بەڕێبەراتی هونەری شانۆکان بەڕێبەراتە لە ساڵای نەوەدەکان و دامەزرا و هەروە کاری کردووە ئەمانیش هەر لە سەرەتای دروستبوونی بەڕێبەراتێکەوە لەوێ کاریان کردووە و هەتاکو ڕۆژی یەکشەممە کە لە مەراسیمێکی ڕێزێنانە کە خانەنشین بوون و هەروە خەڵاتی ڕێزێنانە پێبەخشرا ئەویش لە پای ئەو ماندوو بوون و هەروە ئەو دوو سۆزیەی کە ئەم دوو هونەرمەندە ئازیز و خۆشەویستە کە بۆ کارەکانیان ئەنجامیانداوە بەردەوام بوون زۆر بەخێر بێن و هەروەها پیرۆزبایشتان لێ ڕاستە کاڵی پلەی خانەنشین بوون لاوەچە زۆر بیرکاتەوە کە بڵێ ئیتر ئەم کەسە پیر بۆ یاخوتوانای کارکردنی نەماوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێوە دوو هونەرمەندن کە بە ڕۆحێکی زۆر گەنجانەوە هەتاکو ئەم ڕۆژە بەرداون و دڵنیاشم هەر بەرداومە بن ئێوە ناوەستن لە کارە هونەرەکانی خۆتان. کاک خەفوورگیان چیت هەیە کە چەند ساڵە تۆ خزمەتە کردووە لە بەڕێبەرایەتی هونەری شان و کە ڕاستە ئەم بەڕێبەرایەتیە لە ئێستایا بۆ بەشی شان و لە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری بەڵام لە ساڵای نەوەدەکانەوە ئەم بەڕێبەرایەتی هەبووە و هەروە کارتان کردو چەندین کار و چالاکی هونەری هەبووە و هەروە چەندین فستیڤاڵی هونەریشتان ئەنجام داوە. بەڵێ سپاس بێگومان وەختی خۆی ڕۆشنبیری سلێمانی بووە لە ساڵی 2005 بۆ 6 جیا بووە بۆ بە بەڕێبەراتی هۆنەری شانۆ چەند بەڕێبەراتیی دێ بۆ وەکو سینەما شانۆ مۆسیقا شێوەکار لە دروستبوونیان بەڕێبەراتیەوە من لەوێم و ئەو کارانی کە کراوە ئەتوانم هەتاکو یەکی 2020 پێش خانەنشینەکە هەمووی ئەرشیف کراوە کارەکان چ بە ڤیدۆ چ بە دەلیل چ بە ئەو کارانەی کە لەسەری نووسراو ڕۆژنامەکانە لای خۆمان احتیفازم پێ کە من وەکو بەشی ئەرشیف مەسوودی ئەرشیڤوم لە بەشی شانۆ کە ئێستا پێوترێ ئەو وەختە بەرەبەرتی شانۆ بوو
بێگومان چەنەها فیستیڤالاتمان کردووە، فیستیڤالی سلێمانیمان کردووە، فیستیڤالی نێودەوڵەتیمان کردووە، چەندەها فیستیڤالە سلێمانی کراوە کە ئەم فیستیڤالانە لە نێودەوڵەتەکان لە شارەکانی هەتوانم بڵم هەنگاریا و ئەڵمانیا و سوید و بەریتانیا و دانیمارک و ئەمانەوە هاتن و فیستیڤالەکەەوە لە شارەکانی کوردستانەوە چی لەولێر دووەک هەموو فیستیڤالەکان کراوە تا ئەوکو ساڵی 2010 فیستیڤالات کراوە، بەڵام لە 2010 حەڤەکە بابلین ئەو ئابوووریە بەسەرم میلەتەمانە فیستیڤال وەسا تەنها فیستیڤالێکی کردو بەڕۆدینی شار لە 2010 بێ فیستیڤالی دەقی شانۆی کوردی بوو کە بە هاوبەشی لەگەڵ سندیکای هونەرمەندانی کوردستانە کردومانە و کە سەرپێشیاری گشتی ژنەی باڵا و فیستیڤالە بن بەسەرکەوتی کۆتاییاتەوە. دەستان خۆش بێت کارەکانتان دیارە جێگەی شانازین. ئەجا بڵێن کاک عوسمانی شانۆی خۆت کاک عوسمانی ڕووناکی چونکە کاک عوسمان محەممەد کا ساڵانێکی زۆرە ڕاستە لە هەم لە بەڕێبەراتێکە و هەم لە شانۆ کە زۆر کاری ڕووناکیت کردووە دواتریش لە شاندین کاری شانۆی کارتان کردووە وهروە زۆر جار بەڕێوبەری بەرهەمی کارەکان بوون. کاک عوسمان ئەمێت تۆ کەمێک باس لە بەڕێبەراتی هونەری شانۆ بۆ بکەی کە تۆش هەر ساڵانەکە کە شان بە شانی کاک خەفر لەو بەڕێبەراتیە کارتان کردووە. سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان لێرەوە ئەمەوێت سەری ڕێز و نەوازش بۆ کۆچکوردیوان هونەرمەندانی کۆچکوردی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە عتا چاوشین و سابیر کوردستانی سەرمدانەوێنم بۆ گۆڕەکەیان. من لە سەرەتاوە لە ساڵانی هەفتایە دەستم کردووە بە کاری هونەری بە تایبەتی لە بواری ڕووناکی و دیکۆر و سینۆگرافەیە کارم کردووە و لە ساڵی 2000ەوە لە بەڕێوەبەرێتی هونەری شانۆم پێشەوەش لە تیپی نواندنی سلێمانی 7 ساڵ کاری هونەریم کردووە. بەڕێوەبەرێتی هونەری شانۆ وەکو کاغەفور باسی کرد لە ئێستا بەشی شانۆیە چەندین فیستیڤالی کردووە پێش 2005 هەشت فیستیڤالی شانۆیی کردووە کە وڵاتانی دەرەوە لە ئێران و تورکیا و وڵاتانی ئەوروپاوە بەشداریان کردووە شارەکانی هەرێمی کوردستان بەشداریان کردووە کە بەڕێوەبەرێتی بووە دوایەوە کە بووە بە بەش چەند فیستیڤالێکی کردووە فیستیڤالێکی تایبەتی بە قەزاناحیەکان کردووە فیستیڤالی دەقی شانۆی کوردی کردووە لەگەڵ سندیکای هونەرمەندانی کوردستان. من وەکو خۆم بەشداریم کردووە وەکو سەرپەرشتی لە لیژنەکانی فیستیڤالە و بەڕێوەبەری هونەری بووم بەڕێوەبەری بەرهەم بووم لە هەندێک لەو بەرهەمە شانۆیانەیە خۆشم لە هەندێک شانۆیە بەشداریم کردووە وەکو نواندن بە زۆری وەکو ڕووناکی بەشداریم تیا کردووە. دەسەکانتان خۆش بەبایە مەژەڵمان بیر نەچێت ڕاستە پرۆگرامەکەمە پرۆگرامێکی هونەریەوە هەروە بەهۆی ئەم پرۆگرامەوە ڕاستەکە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ زۆربەی هونەرمەندە ئازیز و خۆشەویستانەوە هونەرمەندی کۆچکرد و سابیر کوردستانی بەداخەوە کە خۆم چەند جارێک چاپێکەوتنم لەگەڵا کردووە هەروە بەریەکەوتنم هەبووە لەگەڵیان زۆر زۆر بەداخۆم بە کۆچی دوای هونەرمەندە ئازیز و خۆشەویستەوە هەروە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی هونەرمەندی کۆچکردووەکەین ئیشەڵا ڕۆحی شاد دەبێت و جێگەی بەهەشتی بەری نەبێت ئیشەڵا دوانە خۆشیانە بێت و خوا سەبووری خانەوادەکەیان بدات. ڕاستە ئەو هونەرمەندانەی کە ساڵانێکی زۆرە کە خزمەتەکان وا دڵنیام ئێوە هەمووتان پەیوەندێکی هاوڕێتی زۆر باشانە بووە لەگەڵ ئەو کۆمەڵە هونەرمەندانە کە کاریان کردووە کە کاتێک بەجێمانە هێڵن هەموو یادەوەریەکان یاخود هەموو ئەو کارانەی کە کردویانە جارێکی کە بەبیر خۆمانی ئەنیێنی و کە چیان کردووە خۆت هەموو ئەو کارە هونەریانە جێگەی شانازیم بۆ ئێمە پێویستە بپارێزرێن و هەروە ئەرشیڤ بکرێن کارەکانی ئەو هونەرمەندانە. کاک خەفور وەکو باسم کرد سەرڕای کاری هونەری ئێوە لەگەڵ کاک عوسمانە کە پەیوەندێکی هاوڕێتی زۆر تند و تۆڵ لا نێوانتانە هەیە هەمیشە دەوترێت کە ئێوە دایم لە کۆڕ و کۆبوونەوە و چوزانم لە سەفەر و لە گەشتکردنیشە هەمیشە پێکەوەن ئەم پەیوەندی هاوڕێتیت چۆن دروست بوو بەهۆی کارە هونەریەکانە بوو یاخود بەهۆی بەڕێوەبەراتی هونەرەوە بوو لێو یەکترتان خۆی بێگومان پێشەوەی لە بەڕێوەبەراتی بینەمە هەرێکتیمان ناسیوە بۆ بۆنی کاری هونەریەوە و ئەو فیستیڤالانەیە بۆ شانۆنەکەی هەموو ئیشێک هەموو کارێک ئێمە ئەو شانۆگەرانەیە ئەبینین و هەموو کارێکمان هەیە کە بیکەیت بیبین بۆ دەرەوەی شاری سلێمانی با بیبین بۆ ئێران بۆ تورکیا بۆ ئەوروپا بێ بە مشتەرەک ئیشەکەین کاک عوسمانیش هاوبەشمانە یاخۆ بە بانگێشمانەکەن دەعوتمانەکەن بۆ کارە هونەریەکان و ئێمەش لە فیستیڤالەکانە حازرە بین و هەمیشە حەزەکان پێکەوە بن یاخود ئەمە یانی سوسفەی کارەکە بۆ بانگێش دەکرێن هەمیشە پێکەوەین و
بانگێشە جاری وایە من بانگێشەکرێم و بان ناکرێت جاری وایە ئەوە کرێم من ناکرێم بەڵام بەعام زیاتر پێکەوەین لە کارە سەفەرەکانمانە. باشە مادەم کە زۆر سەفەرتان کردو بۆ فستیڤالەکان لە وڵاتانی دەرۆ دڵنیام کە کۆمەڵی یادگاری زۆر خۆشتان هەیە. جامێ چەند یادگارێکم بۆ باسکەن کە تاکو ئێستا لە خەیاڵتان نەما بەت زۆر زوو بۆ یەکتری ئەگەڕنەوە. وڵای خۆی هەموو یادگاری خۆشی و ناخۆشیشێ تاوان ئەوە یادگاری زۆرە. من جارێکیان لە فستیڤاڵی ئەسفەهان بووم ئەوەی کە زۆر من تەسیشگرەوە با چەند ناخۆشی چەند جارێکی ژێڕاومەتەوە چکە بەس کاریگەری خۆیە بووە. مامۆستا عەبدولی ئەحمەدجانمان لەگەڵا بوو سەرپەرشتی ئیشەکەی کومیش بەڕێوەبەری بەرهەم بوو. ئیشەکەمان بر ڕێساورەسا شانۆگەریەک بوو بردمان بۆ ئەسفەهان بۆ فستیڤاڵی ئەوێ کاک عەبدوو تووشی حاڵەتێ بوو جەڵدە لێیە کە جەڵدەی لە خستخانە خستیان ئێمەش عەرزمان نەبوو لە شاری کاشان یعنی لە ئەسفەهانەوە چین بۆ شاری کاشان وتم کاک عەبدوول نابێ بڕۆین وتی نەخێر بڕۆن عەرزی خۆتان بکەن ئەگە منش بە تەنیا مردووم لێرەم ئەبێ عەرزی خۆتان بکەن تۆ لە جیاتیم چوو ئیشەکە بکە سۆر کاری تێکردم دەستی گرتم وتی نێڵینێ ئیشەکە ئەبێ کارەکە بکە چین بۆ ئەسفەهان این بۆ کاشان نمایشمان کردووە هاتینەوە شوی کاک عەبدوول سیحەتی زۆر باش بوو بەڵام قەت موقفیەوە بیر ناچێتەوە لە شاری ئەسفەهان وتیانەوە بنووسێ کوردستانی عێراق یعنی بنووسێ عێراقی شیشی عێراقە کاک عەبدوول ئێمە عەرزی شەکە ڕاگری ئێمە وەکو کوردستان هاتوین وەکو عێراق نهاتوین ئەو موقفەیەم بەدڵ بوو دەستخۆشی یەکەم لێرەوە دەستی خۆش بێت دوێکمان هەموو هونەرمەندان ڕۆحێکی کاک تاخەریشمان لەگەڵا بوو زۆر زیان تێدایە زۆر باشە ئەی کاک عوسمان تۆ یادەوەرێکی خۆش یادەوەریشی خۆش لەگەڵ کاغەفورە لە شاری باتمان دەڵێ کاغەفور کاچینە هەر شارێ لە سەقز زوبانە و باتمان و سمە و تاران چاخانەیەکی هەیە ئەم هیوایەتی چاخواردنە لەبەردەمی چاخانەکەی باتمان ناوین دەبێت ئاوم بەدەستەوە بوو بۆ ساوت وڵی جارێک ئاوام کردم بە دەموچای برادێکە سۆت فەکرابەوە کردم بە دەموچای کاغەفورە هەموو ژیانی تەڕبوو لە چاخانەکەی خۆی نووس سعدانیش داوشکەوە یەکێ لە یادەوەری خۆشەکان و چەندین یادەوەری تر هەبووە زۆر کێشە لەگە خواردنی تونەکە پێش پرۆگرام ئەو لە سەفەرێکا تووشم کرد خواردنێکی تونی باش حار منە بزانیاڵێ گەرم وتم با حار بێ زۆر حار بێ وڵا بۆ هێنا تون بوو یەقی ژەی کرد نیوێ ئەمانی هێنایە سەرمان ئیشەڵڵا هەر تەمەند درێژە بن وەکو ئاماژەشم پێکرد کە هەم کاخەفور هەم کاعوسمانیش بە تایبەت کاخەفور کە زۆر گورجوگۆڵە ها کاعوسمان ئەمە وازانم کاریگەری لەسەر تۆ داناوە کە هەمیشە ها بە ڕۆحێکی گەنجانەوە دەست بۆ کارەکانە بە تەرگیز ماندوو بوون نازانێت سپاسی یەکەم کاغەفوریشەکەی لەوانێ ئینەرجی زۆرە جوڵەی هەیە حەز بەکار و چالاکیەکە بامنیش باسی خۆم بکەم تۆزێ تاقە ئینەرژیە نەبێ ئەو چالاکیە نەبێ ئەو حەز و ئارەزوو خۆشەویستیە نەبێ تا ئێستا ناتوانانی بەردەوام بی بە سەرەتای من کە دەستم بەکاری نوێیەکەوە لە شانووی قوتابخانەوە بووە من لە ئامادەیە لەگەڵ غازی بامەرنەیە دوو ئیشم کردووە دوایەوە چەند کارێکی هوەری و شانۆییمان کردووە اینجا هاتوینەتە ئەوەی کە لە تیپی نواندنا بەردەوام بین و دوایەوە لە بەڕێوەبەرێتی هوەری شانۆ ئەمە شەهادە و بڕوانامە ئەمە دروست ناکە وەلەو هاوکارە زۆر گرنگە شتی ئەکادیمی بزانی خوێنەربی شتی نەزەریات بزانی بەڵام شتی کردار و عملی زۆر زۆر گرنگترە ئەگەر ئەو حەز و ئارەز و خۆشەویستی و جوڵە و ئینەرجی و ئارەزووە نەبێت تۆ ناتوانانی ئەو تەمەنە لە ئاعدادێ و ناوەندیەوە تا کۆلیست تەواوکەیت و بیتە ئەم زروف و ژیان و ئەوە تا ئێستا کە 2020 ستێجیشنەوە بێت ینی وەکو ئەکتەرێک کاری ئاکتین نەکرد بە کاک عوسمان کە لە زۆربەی کارەکانەکو کاری ڕووناچیم کردووە عوسمانی ڕووناچی بەردەوام بووم ئیشم کردووە تا ئێستا 50 شانۆیی هەیە کە من دیزایانی ڕووناچی و جێبەجێکردنی ڕووناچیم بۆ کردووە زۆر جا بەسەر ئەو پەیژە و هیرانە سەرکەوتوین و ئەگەر حەز و ئارەزوو نەبێ ئەوە بۆ ناکرێت و ئێستاش بەردەوامین خانەنشینی هیچ تاسیرێکی نابێت لە سەرمان ئێمە چۆن بووین پێش ئەوە خانیشینە ڕقمێکە تەمەنێکە هەیە و شتێکی ئیداریە هێت و ئەڕوا بەڵام ئێمە لە کاری هونەریا بەردەوام هەچتی پێ هەچ گروپێ هەچ بەڕێوەبەرێتی شانۆ هەج لایەنێک پێویستی بە ئێمە بێ حەزی کرد ئێمە کاریان لەگەڵا بکەین لەم کاتەوە ئامادەین تا ئەو کاتەی توانامان هەیە لەشمان ئیژەکات و ڕۆحمانتیایە.
پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوای هەینەیەکی خۆشتان بۆ خوازین.